خۆزگان بەو کەسانەی کە ئیمامی شافعی ئەم شیعرە ئەڵێ خۆزگان بەو کەسانەی ئەم ئەخلاقانەیان تایە. إمام الشافعي فرمي وأفضل الناس ما بين الورى رجل تقضى على يده للناس حاجات لا تمنعن يد المعروف عن أحد ما دمت مقتدرا فالسعد تارات واشكر فضائل صنع الله إذ جعلت إليك لا لك عند الناس حاجات قد مات قوم وما ماتت مكارمهم وعاش قوم وهم في الناس أموات خوشويستان أفرمي باشترين بياو أجر آفرتاني شي لقلابتكم المؤمنون والمؤمنات باشترين مسلمان أو كسيا تقضى على يده للناس حاجات خوزگم بو کسی ایشی خلق رای اکا خوزگم بو کسی مالی خلق گرم اکاتو خوزگم بو کسی جرفانی کراوی بو فقیر و هجاران تقضى على يده للناس حاجات لسر دسی او ایشی خلق رای ابید گورترین کسایتی اویا لسر زویا ایشی خلقی رای بکات ماڵی بۆ گەرم کاتەوە هاوکاری بکە کێشەی کۆمەڵایەتی هەیە بۆی حەل بکە ئەوە گەورەترین شتە براکانم لا تمنعن يد المعروف عن أحد شتێ بەدەستە کاکە دەست مەگرەوە لا تمنعن يد المعروف عن أحد ما دمت مقتدرا فالسعد تارات هەفتەی ڕابردوو مامۆسایەکی بەڕێزی تر لێرە بووە ئەم هەفتە منم هەفتەی داهاتوو منە ڕۆم بۆ قەبرستانێکێتر دێتە جێکەی من فالسعد تارات کورد دەڵێ دنیا کاروان سەرایە ئەگەر ئەمڕۆیە دەستێکی درێژت هەیە و ئەتوانی چاکە بکەی ئەمڕۆ بیکە دوو ڕۆژی تر دەسەکانت ئەڕزێ لە خۆڵە فالسعد تارات هیچ کاتی قسەیەکی خێر دوو عانەی خێر قسەیەکی خۆش دوو مسلمان کێشە لە بەینیانە هەیە هەلێکی زێڕینە بۆت و چاکەیەک بکە و سەدەقەیەک بۆ قیامەتی خۆت بچێنە و پاداشتەکەی وەرگرەوە واشكر فضائل صنع الله إذ جعلت إليك لا لك عند الناس حاجات بەخوا خوای گەورە من و تۆ ئەبینێت کە دەوڵەمەنی کردووی کە خۆشگوزەرانی کردووی کە ماڵ و مناڵێ باشی پێداوە سوپاسی خوا بکە لەو دروستکراوەی کە قستێتێ ماڵی من و تۆ لە خۆشگوزەرانی ئیشمان بە خەڵکی نییە خەڵکی ئیشی بە تۆوە لە چەند شوێنی تری شاوتمە و لێرەش ئەیڵێمەوە واللهی ئەگەر ئافرەتێکی عەرەب ئافرەتێکی پیرێژنی کورد کابرایەکی ڕەنگ هەڵبزرقاو مدفوع بالابواب کە لە دەرگەکان پاڵیانن ئەدا لە دەرگەکە داوای 15,000 لێکە قەسەمەن بالله عەشرەتی هەیە باو باپیری هەیە ئامۆزا و کەسوکاری هەیە تۆشک ئەبا خۆ عیسای کوڕی مەریەم نییە باوکی نەبێ بەبێ باوک لە دایک بووبێ کام لە ئێمە هەیە مام و کەسوکاری نەبێ کام لە ئێمە هەیە خزم و عەشرەتی نەبێ هەمومان ئەمانە کاتێک کە ئەڕۆی داوای شتێک پارە بە قەرز لە یەکێکەکەی دڵنیا بە هەزاران خەڵکتر ئەناسێ بەڵام حاجەتی خەڵکی هاتەتە لای تو حاجەتت لە لای خەڵک نییە ئیشی خەڵکی ڕایی ئەەکەی ئیشی تۆ بە خەڵک ڕایی ناکرێت سوپاسی خوای لەسەر بکە وەکو ئەفەرمێ ڕەحمەتی خوای لێبێ قد مات قوم وما ماتت مكارمهم بخوا خلقه لم منطقه لم دفره مردوه حتا وكو دو پشتی تری کوڕەکانیشی مكارم و پیاوەتی و بەخشندەی و مسلمانەتی و نوێژ و عیبادەتی ناڕوا لە ناو خەڵکی ئەم دەفەرە وعاش قوم وهم في الناس أموات بخوا خلقي شيء أسرته وساري آخر موديل شي فيه ومالي جواني شي هيو خزم أبيني خوي لي أشاريته خير أبيني لي راكا باشا أو مردوي خزمان كبيشتر يسألم بوي هي كسكاري موابي لقورستان وزنوة لنا ومانا لكاتي صلحة آخي بوها الأكيشين لكاتي صدقة وخيرة آخي بوها الأكيشين خزميش مان هي دولة من وخوابي داوة هرشيك داواي لي أكين أميان زندوية كي مردوة وأوشان مردوية كي زندوة